بڵێن لە شارەکەی خۆمانە لە گەڕشی خۆمانە کرێچین. ئێستا ئێمە لە بەردەم خانوویەکەین کە ئەم خانووە مەساحەی زەویەکەی 100 مەترە، بەڵام خانوویەکی سێقاتی تا دروست کراوە کە هەلار قاتە و کرێچێکی تایە. کرێچی ئەو دەردەکوشندەیە کە کۆمەڵگەی ئێمە پێوی ئەناڵێنێت. زۆر جار گەنجەکان ئەڵێن بۆیە ئێمە ژیانی هاوسەرگیری پێکنایانین، چونکە ئەزانین سبەینی ئەچینە خانوویەکی کرێوە و ناشتوانین ئەم کرێ بین. لەگەڵمان نابن ڕای هاوڵاتیان نەپرسین لەگەڵ ڕای ئەو نووسینگانەی کە خانووی کریان لایە و ئێن بەو کەسانی کە داوای خانووی کرێکن و نرخی کری خانوو لەم ڕۆژایە چەنە و چەندێک کاریگەری هەیە بەسەر ژیانی و ئابووری خێزانێکەوە. لەگەڵمان نابن. مانگی 300,000 وەرەگرم. بێگومان ئەوەی کە کرێچی بێت بیناسەرەوە کە خەڵکی سلێمانیە. 300,000 و 350,000 و 400,000 هەج خاوەن مڵکە و بە ئارەزی خۆی سەعدانێ. 150,000 بە کرێخانۆکە. دوای ماوەیەکی زۆر سەرم سپی بۆ ڕێشتم سپی وجا کرێت اینجا لە کەشی نێجاتم بووە. چەند ساڵ لە کرێچیا بوونیەوە؟ وەڵاهی تقریباً 20 ساڵ 22 ساڵ زیاتر. لەوەتەی هەم کرێچیم. جەناب خانووی خۆت هەیە؟ نەوەڵا کرێچی. نەوەڵڵا خانی خۆمم نییە. مانگی 320. وای زۆر دەمێکە کرێچی. کرێچی دیان خانووی خۆت هەیە؟ کرێچیم. وەختی خۆی قەرار راوە بە 300 فقط 250 کرێچی. وڵای کرێ کێشە مشکلێ زۆرە و مانگی 300 زاگرە خانووە 3 ساڵ و نیوە کرێچیم. ئێمەش کرێچ. ئێوەش کرێچین؟ بەڵێ. لەو گەڕەکەی کە ئێمە هەمومان بە مناڵی تیا یاریمانە کرد وەکو مناڵانی ئێستا هەر لەو گەڕەکەیە کرێچین. ئاخۆ سبەینێ ئەو مناڵانی کە ئێستا لێرە یاریەکەن تۆ بڵێ لە هەمان گەڕەکی خۆیانە کرێچی بن. ئایا کری خانوو نرخی لە چەندە؟ مەسەن 300,000 و 350,000 و 400,000 باشە خراپ نییە چکە خانووی سەر بەخۆیە ئەداتێ. وەڵی ئەم خانووی نیشتە ژیانە کە دروست کراوە هیچی بە عمل لایە هەمووی گرانە داواکە داوای 5 وەرەقە و 6 وەرەقە کات و ئەویش گرانە. کرێچیت؟ من بەڵێ. مانی چەندی؟ مانگی 300,000 وەرەگرم. 150,000 بە کرێخانۆکە. اینجا بە هاوکارە باوەمانەوە دەوری ئەویش 50,000. بڵێ زۆری خەڵکی شاری سلێمانی کرێچین بۆچی؟ ئاخر مامۆساجیان لێرە لەبەرەوەی کە مرۆڤی چاک لە شارەکەمانە ئەمڕۆی مال کراوە بە سایی خواوە ڕەش و تەلخ و عارەب و خانوویان هاتێگەر بیر لە خۆمان بکەین و ئێمە دەوڵە دەبین. ئێوە خەت کرێچی بوونیان کرێچی بوون؟ بەڵێ وەڵاهی لە خانوویەکە بووین هەر لێرە لە مەنتیقەیە. مێردەکەم مامۆستایە خۆی لەو خانوو لەدایک بووە و ئیتر بڵێن 7 ساڵ ئێمە خانووی خۆمانمان کردووە. دوای چەند ساڵ خزمەتی مامۆستایەتی ئەنجا ئەرزێکی وەرد. چەند ساڵ لە کرێچیا بوونیەوە؟ وەڵاهی تقریباً 20 ساڵ 22 ساڵ زیاتر. ئێستا تۆ خانوو لای خاڵی؟ بەڵێ خانووی کرێچیمان خانووی کرێمان لایە. ئەتوانین ئێمە سەیری خانووەکان ئەوتا لە دەرەوەی شار. بەس ناتوانین سەیری نرخ خوشتەکانیان بکەین؟ بەڵێ. ئەمە خانووی ڕۆژهەڵاتە دانراوە بە 600,000. 600,000 بەڵێ. ئەمە سەر بەخۆیە؟ بەڵێ سەر بەخۆیە. باش کەسێک ئەتوانێت 600,000 دینار بات؟ نەوەڵە ناتوانێت. هی زۆر زۆرە. زۆر زۆریشە و حەقیشە محاسبەی و کەسانە بکرێت کرێخانوو ئاواگرانەکەن و خەڵقێنیەتی و خەڵقی فەقیر حاڵمان زۆر زۆرە. بەڵام مەسەلەی کریان لەم زروفە مستەقر نییە. هەج خاوەن مڵکە و بە ئارەزی خۆی سەعدانێ. بۆ نمونە کەسێک خانووەکەی بە 400,000 یان 350,000 دینار باشە ئەم کرێ خۆی دانیان ئێوە بۆی دانێن؟ ئێمە داینانن حەسەبە ڕغبەی خاوەن مڵکەکە یەک پێمان ئەڵێ ئەو خانۆمانەیە بۆمانوەن بەکرێ ئێمە ژەڵین بە چەند ئەڵێ مانگی بەونە ئێمەش کە کرێچیە دیایەکێ داوای خانی کرێەکە ئەڵێن کاکە داوای ئەوێن لیەکە ئایتە دانێن هەردووکیان بەرامبەر بە یەکتری. چەند ساڵ کرێچی بوو؟ وەڵی دوای ماوەیەکی زۆر سەرم سپی بۆ ڕێشتم سپی وجا کرێت اینجا لە کەشی نێجاتم بووە. چەند کرێت هەیە؟ مانگی 300 کرێمەیە بەڵام بە 6 مانگ جارێک پێشێکی مەیە. یعنی 6 مانگ جارێک کابە ساحیب خانووەکە پێشێکی لەسەرم. یعنی تۆ لەوانەیە پارەی چەند سارەیەکی یان چەند خانوویەکی یابێ بە تاکید پارەی خانووی کامل ماوە بکرێ اینجا گەشتمە ئەو مەرحەلەیەکە
خالی خۆمە بێسە 2 ساڵ ناو خالی خۆمە دوای سەرسپی بوون دوای سەسپی و ڕیسپی بوو جا کەوت بە خالی خۆمەوە لەوەتەی هەم کرێچیم بەڵێ مانی چەنەی 300 300,000 ئەتوانیت تۆ 300,000 نارەبی یان زۆرە چۆن زۆر نییە بەدەماژنی ڕۆژ ڕۆژان خانی خۆش دەبێت مستحیلە بەچی ئای بەچی مەمی شوکارە خانوو بەچیە کڕێ باشە زۆری گەنجەکان لەوە ئەترسن بۆیە ژیانی هاوسەرگیری پێک نایەن چونکەڵێ ئەچینە کرێچێتیەوە تا چەندێکەمە زۆر ڕاستە زۆر ڕاستەوە چۆن ڕاست نییە ئێ ڕاستە ئێستا کەسێ ژنێگەیەنێ کچ بێ شوکارە بچێتە کرێچیەوە جەناب خانی خۆت هەیە ناوەڵا گرێکی کرێچیت مانی چەنەیت مانگی 250 لە ڕاپەڕین وڵای چی بکەمی لە سەڵات نییە ئیشەکە چییە؟ ئیشەکە مەڵای تەباقم لە کۆمپانیای مارس مانی چەند تێمە ئاش خۆر چەند پرسیارێکە دۆلار 600 دۆلار باشە بەشی ئەوە تەکات و خێزانەکەش بەخێ و کەیت و کرێژی خانووی نەوەڵا بەش ناکە ساڵە کرێچی وڵا دەمێک لەوەدەی هەی هەرەوەڵا لەوەتی ئەم کرێکی مالیە مەسەن تۆ پاری خانوویەکە یا بێ بەکرێ بەڵێ هەیە ئەبێت چونەوەرم 25 ساڵە کرێکی کرێچیم مانی چەنەیت مانگی 320 320,000 باڵێ لە شۆ لە زێڕینەوە نەوەڵا نەوەڵا دەری نایەنێ بە چەند ساڵە کرێچیت وەڵایی هەشت لەوەتی خێزانە پێکەنەوە باڵێ بۆچی ئەوانی کە مەسەن گەنجەکان ئەڵەن ئێمە بۆیە هاوسەرگیری ناکەین لە کری خانووە ترسین تۆکو مەسەن تەجروبی ئەو شتت هەیە تا چەندێکەوە وایە بە حەقەت وایە کێشەی سەرەکی ئەم ڕۆژە خانووە بە حەقەت ئەوەی کە من گرتومە و خانوەیە لەوە چە بڵێم شتێکی ئەرزان بێگەینا خانووهەیە بە 500,000 بە 600,000 بە حەقەت لە وڵاتەشە ئیشوکارێکی وایەتیان نییە کە خەڵک نییە بژێوی ژیانی خۆی دەربێنێت لە سەرینەکەتان نووسراوە کرێمالان نییە بۆچی کرێتان لانیە خۆ زۆربێت نووسەکان کریان لایە وڵای کرێک کێشە مشکلەی زۆرە بوو چۆن بۆچ مشکلەی زۆرە بێ بچی نازانم کابرا کرێکەی ناتێ بە دوای چی کرێکەی بۆ بیت و نازانم هەڵۆ شتانە بێ بۆی ئەو کێشانی ناو کرێکی و خاوەن ماڵەکە ئەرەوەڵا تۆش کرێکی ماڵێ مانگی 300 زاگرە خانووی تازە خێزانە پێکەنەوە وڵای تقریبان 5 ساڵە 5 ساڵە کری خانووی بارەوەڵا لەماوەی ئەم 3 ساڵەیە کرێچیم 5 ساڵەیە تۆ چەندێک کرێت داوە بە خانووە وڵای جا بیژمێرە بزانم 5 ساڵە من جاروایە 300 ماوە 250 ماوە تقریبان نەچێت احتیمالە 2 دەفتەر و نیو 3 دەفتەر بەڵێ لەو گەڕەکەی کە ئێمە هەمومان بە مناڵی تیا یاریمانە کردوەکە و مناڵانی ئێستا هەر لەو گەڕەکەیە کرێچین ئاخۆ سبینێ ئەو مناڵانی کە ئێستا لێرە یاریەکەن تۆ بڵی لە هەمان گەڕەکی خۆیانە کرێکی بن دوای ناوبڕێک ئەگەڕێنە وەلاتان لەگەڵمان نابن دوورمەکەونەوە